بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت میادگار فایقم بەرنامەیەم جارەمان جیاوازە بێت لە کەرکووکی کوردان ئەبێت بەرنامەکە لەگەڵ جەنابی دکتۆر نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە مەبەستمانە لەو کاتەی لە بەردەستمانە قسە لەسەر کۆمەڵێک تەوەری ئێجگار گرنگ بکەین لە کەرکووکەوە بێگومان دەست پێەکەین کەرکووک چۆنە دۆخی کەرکووک چۆنە چونکە کە هاتین ینی قەرەباڵغێکی زۆر لەسەر جادەکان هەبوو هەستەکرا کە ئەمنیەت لا چاو جارانە زۆر باشترە مەبەستمانە قسە لەسەر خزمەتگوزاریەکانی کەرکووک بکەین مەبەستمان قسە لەسەر هەڵبژاردن لە کەرکووک چونکە دکتۆریش چەندین جار دووپاتی کردوتەوە کە ئەبێت هەڵبژاردن لە کەرکووک لە کاتی خۆیان ئەنجام بدرێت و هەروەها قسە لەسەر بوونی داعش لەم سنوورە ئەکەین مەترسیەکانی بوونی ئەوان دواخستنی ڕزگارکردنەوەی ئەو جێگەیانەی کە بەدەست چەکدارانی داعشەوەیە قسەی لەسەرەکەین ئەمە وەکو تەوەرێکی گرنگ هەر لە حەویجە بێت لە داقوق بێت لە تەلافەر بێت کە دکتۆر خۆی بە مەیدانی سەردانی کردوون مەبەست مەباسێکی ئەوەی لەگەڵا بکەین واروەها قسە لەسەر گرنگی ڕێفراندۆم ئەکەین لە کەرکووک چونکە ئەوترێت چەند لە ئەو شوێنانەی پێوترێ باشووری کوردستان و کەرکووک و ناوچەکانی دیکە وەکو ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم لێرە گرنگترە و ئەوترێ کوردایەتی لێرە زۆر لە شوێنەکانی دیکە تۆخترە هەروەکو نەوەتەکانی سەدەی ڕابردوو چۆن لە سلێمانی هەولێر و گەرمیان و ناوچەکانی ترە بێنرا و هەروەها قسە لەسەر ئەوەکەین کە ڕیفراندۆم ئەبێ بە چ میکانیزمێک ئەنجام بدرێت و بەوەی من لە پێشەکێکە زۆر نەڵێم قسە لەسەر سەردانەکەی جەنابیانەکەین لەگەڵ وەفدە باڵاکەی هەرێمی کوردستان بۆ یەکێتی ئەوروپا بۆ ئەمریکا وارووا قسەیەکیش لەسەر سەردانی شاندی هەرێمەکەین بۆ بەغدا دکتۆر نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆم دەرفەتە سوپاستان دەکەم و بەخێر بێن بۆ شاری خۆشەویستی کەرکووک ماندوو نەبن ئەمەوێت یەکەم پرسیار بە باسی کەرکووک دەست پێ بکەین کەرکووک دۆخی کەرکووک ئێستا چۆنە بەگشتی باسێکی کەرکووکم بۆ بکە بۆی بینەرانی شاکەدار کەرکووک هەڵبەتە تا ئێستا لە ڕووی ئیداریەوە بەستراوە بە بەغداوە بەڵام لە ڕووی کاری ڕۆژانە و کاروباری هاوڵاتی و خزمەت گوزاری ئەوە هەمووی لەلایەنی ئیدارەی کەرکووک و ئەنجومەنی پارێزگای کەرکووکە ئەکرێت ئەگەر تەماشای باری ئەمنی بکەین لە کەرکووکدا بەڕاستی باری ئەمنی لە کەرکووک هیچ کاتێ وەکو ئەم 3 ساڵەی ڕابردوو باش نەبووە حتمما بینەرانتان بەبیریان دێتەوە کە لە کەرکووک ڕۆژیەوە هەبوو 2 تەقینەوە 3 تەقینەوە هەبوو جاریوە هەبوو هەفتە نەبوو 2 3 تەقینەوە نەبێت خۆشبەختانە ئەوەتی هێزی پێشمەرگەی قارەمان کە خۆیان بەخشیوە بەو میلەتە بە گەرما و سەرما و بە زۆر کەم و کوڕیەکیشەوە توانیویانە کەرکووک بپارێزن نەهاتنی ئۆتۆمبیل و نەهاتنی ڕێگەگرتن لەو کەسانی کە ئەم کارە تێروریستیانیانە کرد بەڕاستی فەزلێگەیەتەوە بۆ پێشمەرگە لە ناو شاری کەرکووک ئاسایش ڕۆڵی یەکجار گرنگی هەیە و هەماهەنگیەکی زۆر باش هەیە لە نێوان ئاسایش و پۆلیس و هەروەها هێزی پێشمەرگە لە دەرەوە بۆ ئاگاداری هەموو لایەکیش هێزی پێشمەرگە لە دەرەوەی شاری کەرکووکن هێزی پێشمەرگە لە ناو شاری کەرکووک نین بۆیە ئێمە هەمیشە لەگەڵ ئەوەدا نەبووینە کە سوپا ئەبێ لە ناو شار بێ سوپا ئەبێ پۆلیس و ئاسایش و یعنی جیهازی مەدەنی و مەربوط بێ بە جیهازە مەدەنیەکانەوە کە کارەکانیان بکەن لە ڕووی خزمەت گوزاریەوە کەرکووک الحەمدوللا ئەگەر بەراوردی کەی لەگەڵ پارێزگاکانی تری عێراق بەڕاستی باری کەرکووک زۆر باشترە ئێمە لەگەڵ ئەوەدا کە لە بەغداوە بودجەمان بۆ نایە بە هیچ شێوەیەک تەنها بودجە کە کەرکووک وەرێگرێ لە بەغداوە موچەی فەرمانبەرانە لەم فەرمانبەرانەی کە موچەش وەرەگرن لە کەرکووکدا لە 115 کەمتری کوردن لەبەر ئەوەی ڕژێمی پێشوو قەت ڕێگەی نەداوە کورد دابمەزرێ لەم شارە و بەداخەوە ئەم حکوومەتی ئێستاش لە ڕێگای وەزارەتەکانەوە لە بە شێوەی جیاواز زۆر کەم کورد دەرفەتی ئەوەی هەیە لە بەغداوە دابمەزرێ بۆیە زۆربەی موچە خۆرانی کەرکووکی کورد
لە هەرێمی کوردستانەوە موچیان هەیە وەکو پێشمەرگە وەکو ئاسایش وەکو شەهید ئیتر هەموو ئەوانە لە هەرێمە وەرێگرن جا ئێمە باری خزمەت گوزاریمان باشە ئەو کارەبامان بەراورد بە شوێنی تر زۆر باشترە ئێمە تەنانەت پرۆژەی بەردەوامیشمان هەیە کە ئیشی لەسەرگەین پرۆژەی استراتیجیمان هەیە وەکو پرۆژەی کارەبا جادەیەکی زۆر سەرێکی کە بە دەوری کەرکووک دێت پێڵەن جادەی حەولی ئەوە خەریکە تەواوە بێ و پێش جەژن یان دوای جەژن ئێمە کارەباوە دکتۆر ینی ئەوترێت یەکێکە لە خەمەکان هەرچەنە لە هەرێمی کوردستانی ژوایە بەڵام ئەم پرۆژەیە ئەتوانێت لە ئایندەیەکی نزیکە خەمی کارەبای کەرکووکیەکان چارەسەر بکات کارەبای کەرکووک خۆشبەختانە لە هەموو عێراق باشتر بڕۆرە بەغدا پارەی مۆلیدا بۆ هەر ئەمپێرێک 25,000 دینارە لە کەرکووک تا ئێستا پارەی مۆلیدا لە 8,000 تێنەپەڕیوە جگە لە 2 گەڕێک 10,000 لەبەر ئەوەی کێشەی حملی زۆر لە کارەباکە هەیە ئەژینە کارەبای کەرکووک لە هەموو شوێنێ باشتر هەڵبەتە بەدڵی ئێمە نیە ئێمە ئەمانەوێ کارەبا 24 سعات بێ مۆلی دەژ نەمێنێ بەڵام وردە خەریکە بەرەو پێشەوە ئەڕۆین و ئینشەڵا ئەوەش بەدی دێت زۆر باش لە ڕووی پەیوەندیمان لەگەڵ بەغدایە طبعاً ئێمە پەیوەندیمان هەیە بەڵام کێشەشمان هەیە لەبەر ئەوەی کەوا بە بیانووی ئەوەی کەوا هەڵبژاردن لە کەرکووک نەکراوە ئەو دەسەڵاتانەی کە دراوە بە پارێزگاکانی تر کەرکووکیان دێ بە بەش کرد دینە سەرباسی پەیوەندیەوە و بەغا لە سەروبەردی وەرگرتنی پۆستی پارێزگاری کەرکووک لە 2011 بۆ ئەگەر هەڵە نەبم لەگەڵ ڕۆژنامەی واشنگتن پۆست چاوپێکەوتنێکتان کرد پێدوتن لە 2 ساڵی داهاتوو وەرنەوە کەرکووکێکی تەواو جیاوازە بینن ئەم کەرکووکە لە ئاستی ویست و خواست و تموحاتی دکتۆر نەجمەدین بوو ئەگەر وانە بوو ڕێگریەکانتان چی ئەلبەتە ئەگەر من باسی ئەوە بکەم کە خۆمان چیمان کردووە نەختی قورسە زیاتر ئێوە ئەگەر دەرفەتان هەبێ بڕۆن بەناو کەرکووکا بگەڕێن وێنەکانی پێشتر دەرکەن و تەماشای کەرکووکی ئەمڕۆ بکەن کەرکووک گۆڕانکاری زۆری بەسەر هاتووە و ئێمە تا 2014 ینی لە 2012 و 13 تا 14 بەڕاستی کارێکی زۆر کرا لە کەرکووک ئێمە کە هاتین پرۆژەی تەواو کراو لە کەرکووک نەبوو پرۆژەی زۆر گرنگ تەواو کرا جادەوبان پرد کارەبامان 2 سعات بۆ 4 سعات بوو ئێمە ئێستا 4 سعات بۆ 6 سعات کارەبامان بەمۆلی دەیشەکە لەوانەیە بەعزە شوێنێک کە زەختی زۆر لەسرە کەمتر بێ بەڵام بە شێوەیەکی گشتی دەوروبەری 4 بۆ 6 سعاتە ئەمە لە هیچ شوێنێکی تر نییە وەکو باسم کرد هاوڵاتی لێرە لە کەرکووک جگە لە 2 گەڕێک هەمووی 8,000 دینارەدا بە ئەمپێرێک بۆ مۆلیدا ئەمە نییە بڕۆ هەر شارێکی تر لە کوردستانیش ئەگەر بەراوردیکەی ئێمە ژمارەیەکی زۆر مەکتەبمان دروست کردووە لە کەرکووک هەر ئەم ساڵ بۆ بیدایەتی ینی کە ساڵی تازەی خوێندن دەست پێەکە دە مەکتەبی بە شێوەیەک دروست کراوە شەریکەیەکی ئیتالیا لە هەموو عێراق مەکتەبی وای نییە ینی بیبینیت و ئینشەڵڵا داوەشتانەکەین کە ئەچین دەست پێ ئەکاتەوە کە ئەکرێتەوە ئەو شوێنانە ئێمە بینایی پارێزگای کەرکووک ئەنجومەنی پارێزگا و بینایی محافەزە ئەویش نهایەتی ئەم ساڵەتەوە بێ مەشروعێکی کارەبای گەورەمان هەیەکەوە ئەم اختیناق و زەختە زۆرە لەسەر کارەبا کەمەکاتەوە ئەویش ئەم ساڵتەواوە بێ ینی پرۆژەیەکی زۆر لە گەڕەکەکان جادە و ئەمانە کراوە جادەکانمان سیانەی جادەکانمان کراوە یعنی بە شێوەیەکی گشتی ئەگەر تەماشای کەرکووک بکەیت و ئەگەر پێشتر هاتبێتی بەڕاستی گۆڕانکاری زۆری تایە بەڵام ئەمە بەسە نەخێر ئێمە کارمان زۆر ماوە بەڵام بەداخەوە کێشەی ئابووری نەزانم لە کوردستان باسی زۆر کێشەی ئابووریەکرێت بەڵام باوەڕتان هەبێت لە بەغداشەوە هیچ پارەیەک نییە بۆ ئەوەی بتوانی پرۆژەی پێ بکەیت و منیش پرۆژەکانی بێتەوە بکەیت ینی بە دیاریکراوی لە دوای 2013ەوە کەرکووک تەواو بێبەش کراوە وەکو شارێکی عێراقیش مامەڵی لەگەڵ ناکرێت ڕاست و ئاماژەت بە کۆمەڵی پرۆژەی زۆر کرد کە کردوتانە یعنی بۆچی حکوومەتی عێراق خوێندنەوەی ئێوە بە دوواداچوونی ئێوە بۆچی حکوومەتی عێراق وا مامەڵەتان لەگەڵەکە بێهیوا بۆ لێتان
وڵایی من چەند جارێک بیرم لەم مەوزوعە کردوێتەوە نەکەر ئێستا تۆ تەماشاکە لە زمانی سەدامیشە لە دوای 2003 یعنی ئێمە کە هاتینەوە کەرکووک من یەکەم جار 2003 هاتمەوە یەک شتی تازە لە کەرکووک نەبوو ئەوی کۆنیش کە هەبوو کە ئێمە لە هەفتاکانە بەجێمان هێشت بوو هەمووی ڕزی بوو چونکە نەیە ناهێش بە تایبەتی ناوچە کوردیەکان نیان هێشت خانۆکەت چیش چاکەی نەکردیان هێش بیفرۆشی ئەگەر بە عەرەبت بفرۆشتایە پەسەندیانە کرد بەڵام نەدەتوانی بیکڕی نەتوانی چاچکەیتەوە من دائما بیرم لەوە کردوێتەوە هەرچەنە ئەمانە زۆر باسی کەرکووکەکەن و لەسەر کەرکووک چەند جارێ هێڕش کراوەتە سەر کوردستان و ئەنفال و هەموو شتێکراوە کە ئێمە ڕازی نەبووینە بە سیاسەتی حکوومەت من لە ناخی دڵیانەوە ئەمانە بیر لەوە ئەکەنەوە ڕۆژێ لە ڕۆژان کەرکووک لەگەڵ عێراقا نامێنێتەوە باجی ئەوە ئەدەن من بەڕێی من بۆیە بەو نەوعە یعنی هیچ گرنگجێک بە کەرکووک نادەن لە ڕووی خزمەت گوزاری لە ڕووی یار هاوکاری کەرکووک وەڵامتان وەرگرتوۆتەوە دکتۆر ینی بە فەرمی داوەتان کرد بێ بڵێن بۆچی وا پشتگوێتان خستوین بۆ بجەمان بۆ نانێرن ینی من دێمە سەرباسی ئەو هەموو ئاوارەی لێرە حزوری وجوبوونی هەیە ینی بۆچی وات ینی وەڵامتان وەرگرتوۆتەوە یان لەوە شار وەڵام نەدراوە نەخێر وەڵام نییە ئێمە ئەگەر پێت خۆش بێ دوای ئەم دیدارە بڕۆ سەیری ئەو هەموو نووسرا و مێمۆراندا موشتانەیە کە نردومانە بۆ ئەوێ بەڕاستی هاوکاری نییە لەگەڵمانە و من بۆیە بە برادران ئەڵێم لە هەرێمی کوردستان ینی هەندێک لەوانەیە ئەم ڕاستیانە نەزانن یعنی لە هەرێمیشا ئەگەر بێت و هەموو شتێ بکەوێتە ژێردەسی بەغا هەرێم قەت بەم شێوەیە نابوو کە ئەمڕۆی بینیت ینی ئەو گەشەکردنەشی هەیە بۆ واگەڕێتەوە بە شێوەیەک لە شێوەکان سەربەخۆ بوون باش دکتۆر لە بەروی تەوەرەکان زۆرن من ناتوانم زۆر لەسەر شتەکان بوەستم بابینە سەرباسی ینی 30,000 خێزانی حەویجە و شارۆچکەکانی حەویجە باس لەواتێ زیاتر لە 9 ملیۆن ئاوارە لەم سنوورە هەیە ئەمە چ بارگرانیەکی بۆ ئێوە دروست کردووە یەکەم ئێمە گەورەترین ژمارەی ئاوارە لە کەرکووک گەیشتە سەروی 700,000 بەڵێ لەمانە بەشێک گەڕانەوە هەندێک بۆ سەلاحەدین پارێزگای سەلاحەدین هەندێک بۆ ئەنبار هەندێک مووسڵ ئەوە خەریکە ئەگەڕێتەوە هەندێک بۆ بەغدا بەڵام بە شێوەیەکی گشتی تا ئێستا ئێمە زیاد لە 9 ملیۆن کەس لە کەرکووکە هەیە لەمانە 30,000 خێزانی ئەکاتە دەور و منطقەی حەویجە معنای وایە لەوانەیە لە 180 خەڵکی حەویجە و منطقەی حەویجە یعنی شارۆچکەکانی دەوروبەری ئەمڕۆ لەوێ نەماون هاتوونە هەمووی لێرن لێراژی بەڵێ ئەمە چ زەقێکی کردوتە سەربان ئێمە لێرە لە قوتابخانەکانمانە 95,000 خوێندکاری ئاوارە لە کەرکووک ئێمە هاوکاریمان کردوون زانکۆکانی مووسڵ نینەوە دوو زانکۆی لێە فەلوجە ڕەمادی تکریت لەگەڵ معهەد و هەندێ کۆلێژی تایبەتیەوەمانە هەموو لە کەرکووک بوونە معنای وایە ئێمە شوێن و کارەبا و ئاو و دەرمان و هەموو شتێکی خۆمان لەگەڵ ئەوانەیە شەریک بووینەتیایە ئێمە کارەباکەمان دەمە زۆر باشتریشە بوو کە ئێستا هەیە ئەگەر ئەم ئاوارانە لێوێنی بین چکە بێ بیان دەیتێ مەوزوعێکی ئینسانی کارێکی مرۆڤایانەیە واجبی سەرشانیشمانە بەڵام بەداخەوە ئێمە ئەگەر حسابی ئەو پارەیە بکەیت کە بۆ کەرکووک نێرراوە لەلایەن حکوومەتی بەغداوە و بەراوردی کە لەگەڵ پارێزگایەکی خواروی عێراق و کەربەلایە وەکو نەجەف کە لە 100 ئاوارە ئێمەیان نەبووە پارەیان چەند قات لە ئێمە زیاتر بووە بۆچوە جیاوازیەکی تەواو هەیە لە شێوەی مامەڵەکردن لەگەڵ کەرکووک و شوێنی تر لە بەتایبەتی خواروی دکتۆر لە چەندین جێگە و ئێستش ئاماژەت پێدا کارەبا ئاو مەکتەب ڕێگاوبان نەخۆشخانە دەرمان چارەسەر هەموو لەگەڵ ئاوارەکان و لەگەڵ کەرکووکی ڕەسەنەکان دابەش کراون ئەمە بارگرانی نییە بۆ کەرکووکیەکان بەتاکید بارگرانیە چیتان کردو بووی ئەمە چارەسەر ئێمە لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە خەریکین هاوکاریانەکەین ئەوانیش بەڕاستی دێن هاوکاریمانەکەن ئێمە لەگەڵ وەزارەتەکانە بە بەردەوام وەزارەتی کۆچ و کۆچبەران وەزارەتی تەندروستی وەزارەتی پەروەردە ئەمانە هەموو یعنی ئێمە تەنانەت مێز و کورسی کە خوێندکار یا قوتابی لەسەری دائنیشێ لەمانەکەم و کوڕیمامان هەیە منەظەمەیەکی ئەمریکی لە یوتاوە هاتووە یارمەتی مەکتەبەکانمانەدا نەکەر یارمەتیشەدا ئەمڕۆ پرۆژهینێکیشیان دروست کردووە وەرشەیەک بۆی بتوانێت ئەو شتانە خۆت دروستیکەی هەندێک خەڵکیشی خستووەتە کار
ئێمە ئەگەر هاوکاری ڕێکخراوە نێودەوڵەتەکان نەبێ بەڕاستی وەزعی ئێمە زۆر خراپە بێ. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە توانیمانە ینی خزمەتی ئەو ئاوارانە بکەین و تا ئێستا سوپاس بۆ هەموو خەڵکی کەرکووک کە هەموو شتێکیان دابش کردووە لەگەڵ ئەمانەیە تا ئێستا حادیسەیەکی کە من ناڵێم شتێکی دەمەقاڵەیەک یا شتێکی لە بینی دوو کەس بەڵام هیچ شتێکی گەورە سوپاس بۆ خوارد بەریەکەوتن کە بوو بێ بە دیاردا. بەڵێ باشە دکتۆر ئەوترێت هەندێک لەمانە ناوچەکانیان ئازاد کراون بۆ ناگەڕێنەوە. سەبەبی دووسێ سەبەب هەیە. سەبەبی سەرەکی تایفەگەری قەزدم سێکتەریانیزم، یعنی شیعە ناڵێ سونە بگەڕێنەوە بە تایبەتی لەو شوێنانەی کە تێکەڵە. مەسەرەن لە دووس ناحیەی سلەیمان بەگ ناڵن کەس بگەڕێتەوە، دوو دێی گەورەی تورکمانی سونەی لێیە ناڵن بگەڕێنەوە، لە بەلەد لە شوێنی ترکە لە محافەزەی سەلاحەدینە ناڵن. ئێمە ئاوارەی دیالەمان کەسی نەگەڕاوتەوە تالی بە دەگمەن تاکە تاک ناڵم بگەڕێنەوە. هەندێکی بە بیانوی ئەوەی وەڵا خزمەت گوزاری نییە، تەنانەت بەعزە شوێنێک هەیە هەمووشی یەک تایفەیە، ینی سونەن فەلوج ببوورە بێجی شارۆچکەیەکی سونەی عەرەبی 100% بەڵام خەڵکەکەی ڕێگەی پێنەدراوە بگەڕێتەوە. کێ ڕێیان لێگرێ؟ بەڕاستی ئەوی ڕێیان لێگرێ بێ لە ڕێیز و زەرا پرسی، بەڵام ئەوی خەڵکی ئەوێ بە ئێماڵێ ئەڵێن برادرانی حەشتی شعبیە ڕێگەیان نادەنێ بگەڕێنەوە. بەڵێ ئەجنا بۆ ناگەڕێنەوە، شاری خۆیان هەیە و خزمەت گوزاریە ساڵێکیش زیاترە، ساڵ و نیوە کە ئازاد کراوە. ئەو شوێنانەی دیالە تقریبا 2 ساڵ و نیوە ئازاد کراوە. دەوروبەری بەغا ئەوەی واڵن پشتێنی بەغا حیزان بەغداد 4000 خێزانی ئەوانە لە کەرکووک، باشە بۆ ناگەڕێنەوە. پرسیارە لایەوەش پرسیارەکە لای ئێمە ئەوان خۆیان ئەڵێن نایڵن بگەڕێنەوە چونکە مەتواتر دێمەوە سەرم باسە لە باسی مەترسیەکان لەسەر کەرکووک کە چوینە سەر باسی داعش. ئەمە بەنسبەت بەغاوە بەنسبەت هەرێمی کوردستانەوە زۆر جار وا باسەکرێت ئەوترێت حکوومەت هەرێمی کوردستان نەوتی کەرکووک ئەبات و ماف و پشکی کەرکووکی لێ نادا. لە دەمی کەسی یەکەمی کەرکووکەوە ئەمەوێ بزانم ئەمە تا چەندەوەیە. ئەوە ڕاست نییە. با یەکەم شت من ئەم قسەم هەمیشە کردووە باش، یعنی بڕە تەماشای قسەکانم کە لەسەرەوە کەرکووک هەموو پێشمەرگەی موچەی لە هەرێمەوەیە. باش حسابی کە پێشمەرگەیەکی زۆرمان هەیە لە کەرکووک، هەموو ئاسایشی موچەی لە هەرێمەوەیە، شەهید و خێزانی ئەنفال و خانەنیش و ئەمانەی هی ئەو زەمانە هەمووی لەوێەوەیە. باش ئێمە هەرێم ئەوەتی ئەو نەوتەی کەوا بای حەسەن و ئاوانە بە ڕێگای هەرێمەوە ئەڕوا، ئێمە هەموو مانگێک 10 ملیۆن دینارمان لە هەرێم وەرگرت. جیاواز لە جاران کە هیچتان وەرناگرت، هیچمان وەرناگرت و لە حکوومەتی عێراق لە 2014ەوە هیچمان وەرنەگرتووە. هیچ هەرێم لە 2000 ینی تقریبا ناوەڕاستی 2015 بۆ ئەخیرەکەی لەو کاتەوە نردوێتی، بەڵام ئێمە پارەی هەموو مانگێکمان وەرگرتووە لە 2016ەوە هەتا ئەم مانگی هەشتا ئێمە هەموو مانگێک 10 ملیۆنەکەمان وەرگرتووە. ئەو پارە دێتە حسابی محافەزە و یعنی بەغدا ئاگای لێ، ڕئیس وزەرا ئاگای لێ، هەمووی ئاگای لێ، یعنی ئەوە شتێکی زۆر کراوەیە. ئەمە لەلایەن هەرێمەوە. دوای ئەوە ئێمە کە کارە باش وەرەگرین، ئەو کارەبایی کە وەرەگرین ئەگەر هەرێم یارمەتیمان نەدا بەو قیمەتە ناتوانین وەریگرین، چونکە پارەی سوتەمەنی ئەو محەتانە هەرێم ئەیدا بەو کۆمپانیایی کە ئێمە کارەبای لێ وەرەگرین. باش لەبەر ئەوە ڕاست نییە، بەڵام ئەگەر پرسیار بکەی ئایا ئەم 10 ملیۆنە هەموو ئەو پارەیە ئەکات کە ئێمە لە پیترۆ دۆلار ئەبێ وەریگرین بە پێی ئەو ژمارەیە کە لە میزانیە عێراقدانراوە، نەخێر کەمترە بەڵام لە نیوەش زیاترە. بەڵام ئەگەر بەراوردی کەی لەگەڵ ئەوەی لە عێراق وەرێگرین لە 100% لە عێراق زیاترە، چونکە لە عێراق هیچ وەرناگرین. بەڵێ دکتۆر لە ئێستادا کێ کەرکووکە پارێزێ؟ پێشمەرگە، ئاسایش، پۆلیس و ئاسایش لە ناو شار، پێشمەرگە لە دەوروبەری شار. کە
کەواتە شارەکە نەک لە ڕووی ئیداریەوە نەک لە ئەنجومەنی پارێزگا کە زۆرینە کوردن لە 41 ئەندامەکە 26یان کوردن کە 26یان کوردنین 26یان لیستی برایەتیە کە حیزبە کوردستانەکانن بەڵام عەرەبی شیتایە کریستیانی شیتایە تورکمانی شیتایە باشە لە ڕووی ئیداریشەوە ئێوە حکمی شارەکەکەن لە ڕووی ئەمن و ئاساییشەوە ئەم شارە ئەپارێزن ئەمە بەنسبەت حکوومەتی عێراقیەوە تا چەندە قبول کراوە گەروردە و دەبینە سەر باسی هەڵکردنی ئاڵاش یەکەم شت حکوومەتی عێراق ئەبێ مەمنون بێ کە کەرکووک پارێزراوە بەم شێوەیە بەو هێزانەوە کەرکووک فرقەی دوانزەی سوپای عێراقی لێبوو کە داعش پەیدا بوون هێشتا نەگەیشت بوونە سنووری کەرکووک یعنی مەقسەدم حەوی جوانەیە ئەمانە غەیب بوون نەمان هەندێکی چوو بوو بە داعش هەندێکی جلی خۆی گۆڕی ئێمە تەنانەت سەرۆکی فرقەکە لێرەوە بەڕێمان خست بۆ سلێمانی و جلی مەدەنی لەبەر کرد بۆ ئەوی بڕاتەوە بۆ بەغدا ئەبێ مەمنون بێ بۆمە بۆچی داعش گەورەترین هێرشەکانی بۆ شارێک کرد بێ بەسەر کەرکووک بووە بەسەر شارێکی گەورە تەنها کەرکووک بووە جگەل لە مووسڵی گرت تکری تۆمانە هەموو بەجیانێش خۆیان تەسلیمیان کرد مووسڵیش خۆیان تەسلیمیان کرد سێ فرقی ئەسکەری لێبوو فەوجی پۆلیسی فیدراڵی لێبوو 39,000 پۆلیسی مەحەلیشی لێبوو بە ڕۆژوونی یەک نەما عێراق بۆ ئەبێ مەمنون بێ ئەگەر بەهات بایە داعش سەرکەوتوو بۆیە لە هاتنە ناو کەرکووک غاز نەوت کارەبا هەموو یەکەوتە ژێردەستی لە هیچ کوێ ئەمانەی نەبووە لە مووسڵ ڕاستە شارێکی گەورە بۆمانە بەس لە مووسڵ نەوتی کەرکووکی نەبوو ئەوەی نەبوو باوەڕت بێ ئەگەر بەهات بایە سەرکەوتوو بوونایە و پێشمەگە ڕێگەی لێ نەگرتنایە و هاوڵاتی کەرکووکی ژاخر هەڵسان هەموو بەچەکەوە چوونە جەپەکان خۆتان بینیتان تەنانەت پاریش ئەو کاریان کرد ئەگەر ئەوە نەبوایە سەرکەوتوو بوونایە داعش خوا نەخواستە وڵاتانی دەور و پشتیژە وەختا کەوتنە گفتوگۆ لەگەڵیانە بۆی نەوتیان لێ بکردن لەبەرەوە حکوومەتی عێراق بێ مەمنون بێ کە ئەم شتە نەبووە باش و دوای ئەوە ئەم هێزانەی کە باسم کرد ئەم هەموو تورکمانە لە ناو کەرکووکە لە تازە لە داقوق چێ پاراستوێتی سوپای عێراق بووە عەرەبی کەرکووک زائیدەن ئەو هەموو ئاوارەی عەرەبی سونەیە کە هاتوونە تێرە چێ پاراستوێتی لەبەر ئەوە ئەوانەی وا ئەمڕۆ زمان درێژەکەن و داوا ئەکەن سوپای عێراق بێت دیارە پێیان خۆشە بەڵکو داعش کەرکووکیش وەکو مووسڵی لێبێ بەدەست داعشەوە وەکو تکریتی لێبێ وەکو ڕەمادی و فەلوجەی لێبێ بەڵام خۆشبەختانە ئێمە پێشمەرگەمان هەیە و خەڵکی شارەکەمان خەڵکی پارێزگاکەمان هەمیشە ئامادەن جانی خۆیان ببەخشن لە پێناو پاراستنی خاکەکە ئەگەر ئەوەی لە کەرکووک ڕوویدا پار لە 21 دەی 2016 باوەڕ بێ لە شوێنێکی تر ڕووی باە لەوانەیە شارەکە چۆڵ بکرایە لە کەرکووک هەموو خەڵکاتنە سەر جادە بۆیە شەهیدەکانیشمان بەو ژمارە زۆرە بوو هاتنە سەر جادە بۆ ئەوەی بەرانگاری داعش بڵێ دکتۆر بەنسبەت ئاڵای هەڵکردنی ئاڵای کوردستانەوە لە کەرکووکەوە کە جەنابتان پێشنیازتان کرد و لە ئەنجومەنی محافەزە کاری لەسەر کرا و کرا بە بڕیار و ڕۆژێکی گرنگ بەنسبەت هەموو کوردیەکەوە ئەگەر لە دادگا لە بەغا کەیسەکە بدۆڕێنن جەنابتان وەکو پارێزگاری کەرکووک ئامادەن ئاڵای کوردستان لەسەر دام و دەستگاکان بێن نەخوارەوە بەڵام ناوبڕێکی کورد وەرەگرین لە دوای ناوبڕەکە وەڵام وەرەگرینەوە بینەرانی عەزیز ئەم گفتوگۆیەمان لەگەڵ دکتۆر نەجمەدین کەریم بەردەوامە بێت بەڵام پاش پشوویەک عەزیز دووبارە سڵاوتان لێبێت گفتوگۆکەمان بەردەوامەکەین دکتۆر بەر لە ناوبڕەکە و پرسیارم کرد بە خێرایی دووبارە یەکەمەوە بۆ بینەر ئەگەر لە دادگا لە بەغدا کەیسەکە بدۆڕێنن وەکو گریمانەیەک ئامادەن ئاڵای کوردستان لە کەرکووک داگرن ئاڵای کوردستان لە کەرکووک قەت نایەتە خوارەوە و بۆ ئەم ئاڵایە کە هەڵکراوە لێرە بە باڵی ئەو شەهیدانەوە بووە بە باڵی ئەو بریندارانەوەەوە بووە و ئێستاش بە باڵی ئەو پێشمەرگە قارەمانانەیە کە لە بەرەی جەنگن ئێمە پێرێ چوین سەردانمان کردن ئەمانە هەموو شتێکیان بەخشیەوە بۆ ئەوی کوردستان بپارێزن لەژێر ئەو ئاڵایە دوای ئەوە تەماشای دەستوری عێراقی تیان کە بە هیچ شێوەیەک
ئەسڵەن باسی ئەوەی تیانە کە ئاڵایەکی تر نابێت ئەسڵەن باسی ئاڵانیە لە دەستورە تەنها قانونێکی پەرلەمان دەرچووە کە ئەوە قانونە یعنی یاسایە ئەڵێ هیچ ئاڵایەکی تر نابێت لە ئاڵای عێراق بەرزتر بێ لەبەر ئەوە ئێمە دڵنیاین ئەگەر بڕیارێ بەو شێوەیە بدرێت بڕیارەکە سیاسیە دوای ئەوە ئاڵا چ پەیوەندیەکێ بە محکمە ئیداریەوە لە محکمە ئیداری تەماشایکە ئەم مۆزوعێکی سیاسیە بێ شوێنێ بێ کە لەسەر دەستور بڕیار بات کە ئەم شتە دەستوریەیان لەبەر ئەوە ئەم ئاڵایەمان هەر ئەمێنێ و باش هەر بەرزیشە بێ و ڕەمزی هەموو کوردیەکە هەموو کوردستانیەکە بەڵێ تورکمان و عەرەبیشەوە و ئاسووریش بەڵێ دکتۆریش بەنسبەت هەڵبژاردنەوە لە 14 ساڵی ڕابردوو یەک هەڵبژاردن لە کەرکووک کراوە و بەنسبەت ئەوەی کە لە عێراق لە ئەیلول هەڵبژاردنێک بکرێ بۆ ئەنجومەنی پارێزگاکان دیسانەوترێت خەریکە کێشە بۆ کەرکووک دروستەکرێت تەنانەت خۆت چەندین جار وتوتە ئەگەر لە کەرکووک نیکن ناهێڵین سندوقی هیچ لایەنێکی تریش لێرەدا بنرێت بەکوێ گەشتووان باسە بەڕاستی ئەزانی خۆی هەڵبژاردن تەنها هەڵبژاردن یەک جار کراوە بۆ ئەنجومەنی پارێزگا لە شوێنەکانی تر 3 جار کراوە ئەویش لە 2005 بوو واتە تقریبا 5 ساڵ و 8 مانگە هەڵبژاردن لێرە نەکراوە یعنی 12 ساڵ و 8 مانگە هەڵبژاردن لێرە نەکراوە هۆیەکەشی لایەنی کوردی نییە ئەگەر ئێمە بمانەوێ زۆرینەکەمان بەم نسبەتەوە بەمە بمێنێ ئەمان ویست ئەڵێن هەڵبژاردن ناکەین ئێمە بۆ خۆمانی پێوەمان دووکەین زۆری نەمان هەیە لە چلویەکە 26مان هەیە ترسی ئەومان نییە کەەوە چیمان بوێ قانون هەرچی بێت تێپەڕێنین بەڵام ئێمە لەگەڵ دادپەروەرین لەگەڵ عەدالەتین ئێمە ئەزانین عەرەبی سوننە لە 2005 بەشداری هەڵبژاردنیان نەکرد بۆیە ئەو نسبەیە کە کورد هەیەتی ئەو نسبەیە کە تورکمان هەیەتی بەڕاستی نسبەی حەقیقی نییە نسبەی ڕاست نییە بۆ ئەوەی بۆچی عێراقم هەموو کێشە هەیە چکە ئەمە شوێنێکی بچووکە بەڵام هەموو عێراقەگرێتەوە عەرەبی سوننە بۆچی ناڕازی بوون بە قاعیدە بوون بە داعش بوون بە هەموو ئەم شتانە لەو بینەیە نەخشەبەندی و ئەنسار سوننە و تەوحید و چوزانم هەزار شتی تر بۆ چونکە هەستیانە کرد نوێنەرایەتیان نیە هەستیانە کرد ئەو هێزەی کە هەیەە ئینعیکاسی نەکردووە لە مؤسساتی دەوڵەتەکە لە حکوومەت لەو شوێنانە بۆیە ئێمە من لە یەکەم ڕۆژەوە هاتمە ئێرە برا تورکمانەکان نەختێ پێشیان ناخۆش بوو کە من وتم عەرەب بە شێوەی ڕاستی نوێنەرایەتی نییە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک خۆ ئێمە ئەگەر هەڵبژاردن بێتەوە لە کەرکووک ئێمە ئەم نسبەیەمان نامێنێ کەمترە بێتەوە بەڵام ئەوە حەقا و قەیناکە ئەوە کارێکە ئەبێ بکرێت حەقیقی ترە نسبەکان بەڵێ ئەو وەختە حەقیقی ترە و ئیشەکانیش بە باشترەکرێ تۆ ئێستا لەگەڵیشت بێ ئەو ژمارەکەمەکە هەیە هەر ئەڵێ کورد موسەیترە کورد باڵا دەستا کورد ئەوەیە ئێوەرن فەرمون بیکەین لەبەر ئەوە نوێنەرەکانیان بەڕاستی ئەوانەی بەناوی ئەوانەوە لە بەغدا قسە ئەەکەن نوێنەری حەقیقی عەرەبی سوننە نین من حەزیشەکەم بە شانازیەوە ئێڵێم دەنگی من بە تەنها هی عەرەب لە هەردوو نوێنەرەکەیان لە بەغدا زیاتر بوو لە هەڵبژاردنی 2014 جا لەبەر ئەوە تووشی نەهامەتی بوونە یعنی غەدر لە خەڵکی خۆیانەکەن و ئێمە عەرەبی سونەتی ئەگەێنین لەو بارەیەوە و دڵنیای برای تورکمانی شەکەین قەیناکە تۆ ژمارەکەت کەمە بێتەوە بەڵام معناوە نییە تۆ مافەکەت کەمە بێتەوە کوردی ژمارەی کەمە بێتەوە لەو ئەنجومەنی تازە بەو شێوەیە بەڵام ئەوەی کە باست کرد ئەگەر هەڵبژاردن لە کەرکووک نەبێ ئەگەر کەرکووک سزا بدرێ و هەڵبژاردنی تیان نەکرێ هیچ لایەنێکی تر بۆی نییە لە بەرچاوی خەڵکی کەرکووک بێ دەنگی خۆی بدا بۆ ئەنبار و بۆ بەسرە و بۆ نازانم کێ و ئەم شوێنانە ئێمە سوورین لەسەر ئەو بڕیارە و پشتیوانی تەواویش هەیە لە ئەنجومەنی پارێزگا و لە هەموو لایەنەکان و حسابە سیاسەکە دیارە ئەکرێت یاخودنا تا ئێستا چەقیوە باشە دکتۆر بینە سەرباسی ڕێفراندۆم جەنابتان نوێنەرایەتی کەرکووکتان کردو لەو دانیشتنانە لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم حەزۆرتان هەبووە لە سەردانی شاندی باڵای ڕێفراندۆم لەگەڵ سەرۆکی هەرێم سەردانی یەکێتی بڵێن پارلەمانی ئەوروپاتان کردووە و سەردانی ئەمریکاشتان کردووە ڕای شخصی دکتۆر نەجمەدین لەسەر ڕێفراندۆم چیە لە ئێستاە ڕێفراندۆم ئێمە لە ئەوەڵ ڕۆژەوە ئەسان من
من پێش ئەوەی بگەڕێمەوە بە کوردستانیش کە لە ئەمریکا بووین یەکێ لەو ڕخنانەی هەمان بوو لە سەرکردایەتی کورد بەڕاستی ئەوە بوو کە هەمیشە مانەوەیە لە ناو عێراقێک کە بە هیچ شێوەیەک ناگاتە ئەو دەرەجەیە کە تمۆحی کورد جێبەجێ بکە وە کوردیش قەت ئەو سەربەرزیەی نابێت تاوەکو وڵاتی خۆی نەبێ وڵاتی سەربەخۆی خۆی نەبێ لەبەر ئەوە ڕەفرەندەم مافێکی ڕەوای خەڵکی کوردستانە ئێمە هەموو ساڵێک کە کۆنگرەی نەتەوەی کوردمان هەبوو لە باکووری ئەمریکا کە جەنابتان لە نەوەتویەکەوتانەوەتونە سەرۆکایەتیتان کردووە بەڵێ ئەجا یعنی ئێمە بەپێی توانا و بەپێی نەکەمان هەموو خۆمانەمان کرد خۆ نەحیزبێک بوو لایەنێک بوو یارمەتی مامدا شتێ خۆمان هەر کەسێک خۆی هاوکاریەکی کردوم ئیشانەمانە کرد هەموو جارێک کە کۆنگرەکەمان تەواوە بوو کۆنفرانسەکەمان ئەمان وت ساڵی ئایندە لە کوردستانی سەربەخۆ ساڵی ئایندە لە کەرکووک ئەمە هاتینەوە کەرکووک بەڵام هێشتا کوردستانی ئازادی یەکگرتو هێشتا هەرماوت بۆیە ئەبێ بەدی بێنین و بەڵێ من لەگەڵ ڕەفرەندەمم و خەڵکی کەرکووک لەگەڵ ڕەفرەندەمە هەموو حیزبە سیاسیەکانی کەرکووک لەگەڵ ڕەفرەندەمن و ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەگەڵ ڕەفرەندەمە باشە دکتۆر جەنابتان لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 2014 زیاتر لە 164,000 دەنگتان مسۆگەر کرد کە ئەوترێت زیاتر لە نیوەی دەنگی سەرجەم کاندیدەکانی ئەم سنوورە بووە ئەم شعبیەتی دکتۆر نەجمەدین کەریم ئەتوانێت زەمانەتی ئەوە بکاکە تەواوی کەرکووکیەکان دەنگ بە بەڵێ ئەدەن بۆ ڕێفراندۆمی سەربەخۆیی من گومانم لەلانیەکەوە زۆرینەی دەنگدەر لە کەرکووک بە باڵێ دەنگەدا بۆ سەربەخۆیی کوردستان ئێمە دڵنیاین لەوە و قسە لەگەڵ هەموو لایەنەکە جاری وا هەیە خەڵک پرسیاری هەیە بەڵام ئەرکی سەرشانی ئێمەشە وەڵامی ئەو پرسیارانە بدەینەوە ئەرکی سەرشانی ئێمەیەکەوە شتەکان ڕوونکەینەوە بۆیان بۆ وازەحی مەسەلەن یەکێ لەو شتانەی باسەکە بەنسبەتی برا تورکمانەکان و عەرەبەکان دوای ئەوە یەکسەر کەرکووک ئەچێتە ناو کوردستانی ئازادیان ئەچێتە ناو هەرێمی کوردستان خۆ لە 2010 ئەنجومەنی پارێزگا بڕیاریدا کە کەرکووک بچێتە ناو هەرێمی کوردستان ئاراستەی پەرلەمانی کوردستان ئەوە نەکراوە بەڵام ئێمە هەموو شتێ بە شێوەی دەستورەکەین ئێستا باسی دەستورمان کرد بۆ ئاڵاکە لە هەمان کاتیشدا دەستوری عێراق خاڵێکی زۆر ڕوونی تایە بە نسبەتی کەرکووکەوە شوێنە دابڕێنراوەکانی ترەوە ئەڵێ کەوا ئەبێ خەڵکی کەرکووک قەراری لێبە لەو شوێنانەی تریش خەڵکەکانی خۆیان قەراری لەسەردا ئەمە قسەی جەنابی مام جەلال بووە قسەی جەنابی کاک مەسعود بووە هەموو ئەوە ڕێیان بووە و لە دەستوریش ئەوە ئەڵێ بۆیە دوای ئەوە ئێمە ئەبێ بکەوین لەسەر ئەوەی کەوا لەگەڵ بەغدایە بەداخەوە ئەنجومەنی پارێزگا نامەیەکی بۆ سەرۆکوەزیران نار دەربارەی ڕێفراندەم بۆ ئایندەی کەرکووک نەک بۆ ئەم ڕێفراندەمە گەورەکە وەڵامی ئەوان ئەڵێ لە کاتەیە پێمان ناکرێ لە حقیقەتی سەرۆکوەزیرانی هەرێم ناسەر وەزیرانی عێراق ئەو تازە نامەکە چوە لە دوای ئاڵاکە ئەو نامەیە چوو هەر ڕەفزیان کردووە ئەڵێ پێمان ناکرێت بۆ زانیاری خۆشتان و بینەرانیشتان ئێمە لە 2010 لە بەغدا بە حزوری جەنابی مام جەلال بەڕێز نووری المالیکی نوێنەری عەرەب نوێنەری تورکمان لە پەرلەمان جگە لە بەندە بەبیرم دێ کاک خالی شوانی لەوێ بوو کاک دکتۆر فوادە وەختە سەرۆکی لیستی کوردستانی بوو لێ بوو لەوێ دکتۆر مەهدی العەلاق کە لە وەزارەتی پلاندانان بوو کە بەرپرس بوو جێگری وەزیر بوو بەرپرس بوو لە ڕەفراندەم وتی ئێمە ئامادەین ئێستا ڕەفراندەم بکەین ئیحسا بکەین یعنی سەرژمێری ئاخرە بێ سەرژمێری بکەی وزار ڕەفراندەم بکەین و هەرمەها وتیشی لەوێ نوێنەری عەسکەریشیان هێنابوو ینی پۆلیس و جەیش و ئەمانە نیە ئەوانی لە کەرکووکە هەمووتیان ئێمە ئامادەین لە ڕووی ئەمنیشەوە ڕەفراندەم بکەین باشە بۆ لە 2010 حاضر بووین ئێستا ئەڵی پێم ناکرێت هیچ نەگۆڕاوە لە مۆزوع حەویجە ماوە حەویجەش ئازاد دەکرێت باش دێنە سەر باسی حەویجە ئێوە وەکو پارێزگاری کەرکووک چ زەمانەتێک چ دڵنیاییەک لەم بەرنامەیەوە ئەدەن بە کەرکووکیەکان بە تەواوی پێکاتەکانەوە بە تایبەت غەیرە کوردەکان کە ڕێفراندەمی سەربەخۆیی مافی ئەوانە پارێزێت پۆستی ئەوانە پارێزێت ژیان و خۆشگوزەرانی ئەوانە پارێزێت ئەمنیەتی ئەوانە پارێزێت ئێمە گەرنتی ئێمە بۆ ئەوان کارکردنمانە لەم ساڵانەی ڕابردوو
چۆن کارمان کردووە بەرامبەر لەگەڵ عەرەبە لەگەڵ تورکمانە کە عەرەب و تورکمانی کەرکووک ژیانیان کەوتە خەتەرەوە لە کوێ داڵدەدران کوێ پاراستنی هێزی پێشمەرگەی کوردستان ئاسایشی کوردستان پاراستنی نەک ئەو فڕقەی دوانزەیە کە لێرە بوو هەڵات نەک ئەو پۆلیسی کە باس لەواکرێ ینی تکریت و تەنانەت ناوی شخصەکەش بابێنین چونکە زۆر کردبوویان بە پاڵەوان عەبدولئەمیر زەیدی بوو ئەوترێت ئەبێ ئێستا ڕوبەڕووی دادکاش بکرێتەوە چونکە لار لە حەویجە و تکریت و دیالە و هەموو ناوچانەی ڕادەستی تەسلیم کرد بەڵام ئەزانی چێ لێرەشدا تایفەگەری هەیە هەند ئەوانەی مووسڵیان هەموو سزادا یعنی تحقیقیان لەسەرا کرد بەڵام ئەم پەیوەندی لەگەڵ لایەنێکا هەبوو هەر باسیش نەکرا تەنانەت من تەلەفۆنم بۆ برادرانی پەرلەمان کرد کوردەکان لە لیژێ ئەمن و دیفاع وتم چۆن ئەوانەی عەلی غێدان و عەبود گەمبەر و ئەمانە بانکراون لە مووسڵیکەن ئێوە ئەبێ چەخت لەسەر ئەوە بکەنەوە کەەوە عەبدولئەمیر زەیدیش بانکەن تەنانەت سەرۆکی لیژێ ئەمن و دیفاع لەگەڵ ئەویشا کە برادێکی سەدری بوو قسەم کرد وتی ئەوەش هەرەکرێ بەڵام نەکرا هیوا هەیە بکرێت ینی بانک بکرێت خۆ ئەوانەی مووسیش کە کرا کووە وتیان ئەمانە مەسئول نمانە هیچیان لێکرا ئێستاش پەیوەندیان لەگەڵ بەرپرسە گەورەکان هەیە و ئەوە هەیە ئەزانی چ خۆی چێ لە دوای ڕوخانی سەدام قانونی ئەم پاکردنەوە و بەعس نەهێشتن و ئەمانە لەوەشە تایفەگەری کرا تەماشاکەی ئەندامی شوعبە و فرقە ئەگەر لە تایفەیەک بواە ئەمایەوە ئەوی تر دەرەکرا بۆیە ئەو وەزع لە عێراقا دروست بوو جا بە نسبەتی کەمایەتەکانەوە ئێمە تەبعەن دڵنیایە نەکەینەوە نەکەر ئەوە من پێشتریش داوام کردووە لە هەرێمی کوردستان ئەگەر کە پەرلەمانی تازەمانە بێ لە کوردستانیش ئەم پەرلەمانە ئەبێ لە ئێستاوە دەستوری کوردستانی ئازاد دەرکا و لەو دەستورەدا کە باسی کەرکووکی شەکرێت لە کاتێکا خەڵکی کەرکووک دەنگەدا بۆی بچێتە ناو کوردستانی سەربەخۆ بە وەزعێکی تایبەتە چێت وەکو هەولێر و سلێمانی و دهۆک ناچێت و لە هەمان کاتیشدا پەرلەمانی کوردستان ئەبێ هەمووی دیاریکە نوێنەرایەتیان لە پەرلەمان چۆنە بێ لە سەرۆکایەتی پەرلەمان لە سەرۆکایەتی وڵاتی کوردستان ئیتر ناوی چێنرێ نازانێت لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و کەرکووک خۆشی وەزعێکی تایبەتی ئەبێ بۆ ئەوەی خۆی بەڕێوە بەرێ یعنی وەکو مقاتعەیەکی فیدرالی دێلێ لە ناو وڵاتی کوردستانە جا بەمە تۆ مافی تورکمانە پارێزی مافی عەرەبە پارێزی مافی کردو ئاشورە پارێزی هەمووی بەیەکەوە مافی کوردیش چونکە ئەم کوردەی ئێرەش فێری ژیان بۆ لەگەڵ عەرەب و تورکمانە یعنی بەڕاستی کەڵتوری تێکەڵاو بوو لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەوترێت بەڕاستی ژن و ژنخوازی هەیە یعنی علاقەکە بە نەوعێکە تۆ ناتوانی وەکو سلێمانی حیسابی بۆ بکە یا وەکو هەڵەبجە یا وەکو دهۆک بەڵێ دکتۆر هەر بەنسبەت ڕیفراندۆمەوە ئێوە پێتان باشە لەگەڵ هەرێمی کوردستان ئەم ڕیفراندەمی سەربەخۆیە بە یەک بازنە بکرێت یعنی یەک بازنەی دەنگدان بێت هەموو دەنگەکان پێکەوە کۆ بکرێتەوە یاخۆت بۆ نمونە بازنەی کەرکووک جیاواز بێت بۆ نمونە لە کاتی دەنگدانەکەیە وەڵا کەرکووک ناوە بۆ کەرکووک جیاواز بێت ئەتوانی هەموو شوێنە دابڕێن لە یەک کاتا بکرێت خۆی ئەزانی چێکەی تۆ ئەو کەسانی کە دێن دەنگەدەی دیارە ئەمەە خەڵک دەنگی داوە ئەمەە بەبڵێ دەنگی داوە ئەمەش بەرنا دەنگی داوە شوێنەکان دیاری ئەکرێت من بەڕێی من دیاری بکرێ باشترە بۆ ئایندە خۆ ئەمە معنای ئەوە نییە کەرکووک ڕۆژی دوای ئەوەی تر ئەبەستێتەوە بە هەرێمیان کۆماری کوردستانەوە ڕاپرسی ئەکرێت بەڵام تۆ ئەیکەی لە ناویانە ئەمە ئیتر دوای ئەوەکەویتە گفتوگۆ ئێستا خۆ بەریتانیا بە 152 دەنگیدا لە ئیتیحادی ئەوروپی دەرچێ وانە لە تورکیا لە 150 لە دەیە 4 دەنگیدا بۆ ئەوەی هەموو دەستورەکەیان گۆڕی و نیزامی ڕیاسی هاتە دی و سەرۆک وەزیران نامێنێ ئەمانە لەبەر ئەوە ئێمەش لێرە دەنگەکە بەو شێوەیە درێ خەڵکەکە ئەزانێ لە کەرکووک زۆرینەی خەڵک بەم شێوەیە دەنگی داوە لە مەخمور لە سنجار لە خانەقین لە تووز لەو شوێنانە بەو شێوەیە. باش دکتۆر نەجمەدین وەکو پارێزگاری کەرکووک وەکو ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کەسێکیش کە لە 1970کانی سەدەی ڕابردووە پێشمەرگایەتی هەڵبژاردووە و لەگەڵ شۆڕشەکانی کووردا بووی تەنانەت لە ئەمریکاش هێندەی من بایۆگرافی جەنابتانم خوێندوتەوە هەر خەریکی کوردایەتی بوون. پەیامت چییە بۆ ئەو کەسانەی بانگەشە ئەکەن بۆ ئەوەی دەنگ بە نەخێر بدرێت بۆ ڕیفراندەمی سەربەخۆی؟ من بەڕاستی من ئەلبەتە من زۆر لە وڵاتی دەرەوە ژیاوم خەڵک ئازادە چۆن دەنگەدا بەڵام
تۆ بانگەشتش بکەی بۆ نەخێر بەڵام تەشهیری لەگەڵ نەبێت دژی ئەوە زۆر خراپە ئەجێندای لە پشتەوە نەبێت ئەوە ئەجەندای تایبەتی یعنی هەندێک لەوانەی کەوا قسە ئەکەن دژی ڕێفراندەم ینی دیارە ئەجێندای خەڵکی تریتایە بەڵام بەعام خەڵک بڕۆ دەنگ بدە بە نە بەڵام تۆ تەشهیر بکەیت و یعنی وانی شانی بدەی ئەم هەرێمی کوردستانە لە یەکەم ڕۆژەوە فەشەلی هێنا و هیچی تیانە ئەخر ئەی ئەم ئازادیە ئەڵێ ئازادی نیە بۆ نمونە ئەی ئەگرە ئازادی نەبێت تۆ چۆن ئەتوانی بانگەشە بۆ نە بکەیت لە ڕەفرەندەم معنای وایە ڕاست نییە و قسەیە دوای ئەوە وەرە تۆ بەراوردی سلێمانی و هەولێر و دوهۆک بکە بە بەسرە و بە نەجەف و بە کەربەلا من ئەو شوێنانە ئەڵێم کە ینی تا حدێک مدەللن لەلایەن حکوومەتی بەغاوە بڕۆ بەراوردیکە فەرقی هەموو دنیای دوای ئەوە تەماشای کە ئەم هەموو عەرەبی سونەیە کە شوێنەکانیان بەجێهێشت چەنی چووە بەغدوا و خواروی عێراق چەنی هاتە کوردستان لە 1985 هاتوۆتە کوردستان بە کەرکووکەوە لە 1950 کەمتری لە شوێنە عەرەبیەکان بووە کە سونە نەبوو ئەو واقعە باش معنای وایە لێرە شتێک هەیە کە خەڵک بینیوێتی لە ڕووی ئازادی لە ڕووی ئینسانی لە ڕووی ژیانی ڕۆژانیان ئێمە ئازانین لە هەرێما کەم و کوڕی هەیە بە تاکید هەیە لە هەرێما کێشەی ژیان و موچە ئەمانە هەیە بە تاکید هەیە بەڵام تۆ حیسابیشی کە تۆ دینارێکت لە بەغداوە بۆ نێت وەرە بەڕاستی من لێرەدا داواکاریەک مێ لە حکوومەتی هەرێمیش یعنی من داوا لە یەکێکەکەم کە زۆر بە وازەحی و بە کورتی چۆن ئەڵێ بە کورتی و بە کوردی ئەم نەوتە چەند ئەڕوات من ئەزانم چەند ئەڕوا بەڵام ئیشی من نییە بۆ خەڵکی باس بکەم چەند ئەڕوا چەند پارە دێت و چەند پارە مەصرفت هەیە مەصرفی سابێت وەکو موچە و وەکو یعنی ئەو شتانێک کە ئەبێ هەربیری ناتوانیکردن ئەوە بکە بۆ یعنی دووسێ جار ئەم شتە نیشانی خەڵک بدە چکە خەڵک بەعام خەڵکێکی باشن خەڵک سەربەخۆیی ئەوێ بەڵام هەندێک پرسیار ئەمانە ئەخەنە بۆیان ڕوون بکرێتەوە گومان ئەخەنە بیری خەڵکەوە کە ئەم شتانە تکرارەکەن بە تایبەتی یەکێک موچەکەی کەم بووەتەوە یان موچەکەی درەنگ دێ و ئەمانە یعنی ئاسانە باوەڕ بکە بەو شتانە بۆیە کاری حکوومەتیشە کە ئەم شتانە بەڵام بە کورتی بە کوردی نەکشتی دوور و درێژتە و باسیکە وەکو محازەرە بەی بە تەڵەبەی دکتۆرا و یاشتیوە بە شێوەیە کە خەڵکی شتێ بگات خەڵکیە گوزەرێ دکتۆر بەنسبەت سەردانەکانتانەوە لەگەڵ شاندی باڵای ڕفراندۆم بۆ پەرلەمانی ئەوروپا و دواتر بۆ ئەمریکا وا بڵاوکرایەوە کە هیچتان دەست نەکەوتەوە بەدەستی بەتاڵ گەڕاونەتەوە تۆ خۆت حزورت بوو لەوێ ئەمە تا چەندە وایە جارێ یعنی ئەبێ ئێمە شتێک بزانین بۆ مۆزوعی ئەمە ڕێفرەندەم خەڵک ئەو کاتە تەعاملی ڕاستی لەگەڵەکە کە کرا و تەواو بوو و دەنگی بۆ درا ئەمری واقع ئەو ئەمری واقعە من دوو نمونەت بۆ هێنمەوە نمونە زۆرن بەڵام دوو نمونەت بۆ هێنمەوە لە یەکی 1990 جۆرج بوشی باوک لە کیف بوو لە ئۆکرانیا لێیان پرسی سۆڤێت ئەوەختە وەزعی تێک چوو بوو خەریک بوو خراپە بوو ڕێی چییە بەوەی بە تایبەتی سوالەکە لەسەر ئۆکرانیاش بوو کە سۆڤێت تێک بچێت و ببێ بە چەند وڵاتێک و بە تایبەتی ئۆکرانیەکان هینیان وەرگرن سەربەخۆ بن وتی سەربەخۆیی ئۆکرانیا انتحاری نەتەوەییە ئەمە جوابەکەی بوو تەنانەت محافزەکان لە ئەمریکا هەموو بە ترسنۆکیاندا ناویان نا وتاری جۆرج بوشی کیەفی لەوێت چک بە خەڵکی ترسنۆکەڵێن چکن یعنی هی مریشک یعنی مریش چۆن ڕاکاتیوە ینی بەوە ڕەفزای بێدەسەڵات و ترس بەڵێ لە بەلگراد لە 22 شەشی 1991 جەیمز بیکەر لە عاسیمەی یوغۆسلافیا دژی ئەوە بوو کە یوغۆسلافیا پارچە پارچە بێ وتی حربی ئەهلی دروستە بێ حربی ئەهلی دروست بوو لەبەر ئەوەی یوغۆسلافیا بە ئاشتی پارچە پارچە نەبوو نمونەی دووەم ئەمە نمونەی دووەم بوو جا تۆ سەیریکە لە 91 بەدواوە ئیستیمۆر ڕزگاری بووە ئەریتریا لە ئەثیۆپیا ڕزگاری بووە خەڵک جنوبی سوودان بە میسالە هێنێتەوە ڕاستە جنوبی سوودان وەزعی ئێمەی نەبووە جنوبی سوودان لە شەڕ بووە تا ڕۆژی جیابوونەوەی ئەم پەرەپێدان و پێشکەوتنەی لە کوردستان هەیە لەو وڵاتە نەبووە ئەم ئیعلام و ئەم مۆزوعی نەوت دەرهێنان و ئەم شتانە ڕاستە بەشمان ناکە بەڵام زیاد دەکات
لەبەر ئەوە سەردانەکەی ئێمە بۆ بڕۆکسل لەگەڵ جێگری سەرۆک وەزیران لەگەڵ وەزیری دەرەوە و یەک دوو کەسی تر زۆر متەفەهیم بوون ئاڵای کوردستان و ئاڵای بەلچیکە بێ ئاڵای عێراق لەگەڵ فلاندەرەکانە دانیشتین بەخوا ئاڵاکەیان لەم ئاڵای ئێمە گەورەتر بوو کە ئێستا لێرە هەیە برادێک ڕخنەی گرت بوو بووی چۆن ئەبێ ئەم وەفدە ئەچێتە ئەوێ و ئاڵای کوردستان هەڵەکەن خۆی کوردی شەبات بەداخەوە یعنی ئەو قسەیە جارانیش کە ئاڵای عێراقدانرا هەر گلەیانەکردەنگانە دوای ئەوە ئیتیحادی ئەوروپی نوێنەری وڵاتەکانی تیابوو لەگەڵ نوێنەری ئەڵمانیا بەجیا دانیشتین تەفەهومێکی تەواویان هەیە بەڵام پرسیاریان هەیە چۆن ئەبێت شوێنی کەرکووک چی لێدێ شوێنەکانی ترسی لێدێ وەڵامیانە دێتەوە تۆ یعنی بەڕاستی ئەم سەردانانە زیاتر بۆ دڵنیاییە ئەجینات یەکێک بڵێ وڵا کە ئەچیتە بەلچیکا لەوێ ڕئیس وزەرا دەرچێ بڵێ من لەگەڵ ئەوەم ڕەفەرەندەم بکرێ و فلان ڕۆژ بکرێ بە هەمان شێوەیە لەبەر ئەوە چوونیشمان بۆ ئەمریکا لە ئەمریکا لە کۆنگرس ئەو کۆبوونەوەی کە کرا ئێوە تەلەڤیزیۆنەکە باڵێ بوو خەڵکێکی زۆر هاتبوو من ینی ئەو ترێ کۆمەڵە دیداریشتان ئەنجام داوە من خەریک بۆ بڵم جگە لەوەی چکە ئەوی تر لە تەلەڤیزیۆن دەرکەوت من باسی ناکەم بەڵام من هەر ڕۆژی ئەو کۆبوونەوەیە 4 کۆنگرسمانم بینی دوو سەنەتۆرم بینی کەس دژی نەبوو یەک کۆنگرسمان وتی من جارێ قەرارم نەداوە دیموکراتیشان بەڵێ بۆی نەڵێن هەر محافظ و ڕاست ڕەوەکان و ئەمانە دوای ئەوە لە وەزارەتی دەرەوە و لە مەجلیسی ئەمنی قەومی لە کۆشکی سپی ئێمە باسمان کرد ئەوان تەنها تێبینیان لەسەر ئەوەیە بە حەقیقەت ئێڵێم کەوە کاتەکەی باش نییە لەبەر ئەوەی داعشە بخرێتە دوای هەڵبژاردن باشتر وەڵامی ئێمەش بۆ ئەوە بوو ئێ باشە من لەوێ لەگەڵ نوێنەری سەرۆکی ئەمریکا بۆ شەڕ دژی داعش دوو جار کۆبوومەوە لە کوردستان لێرە لەگەڵی کۆبوومەوە لەگەڵ سەفیرێ کۆبوومەوە لەگەڵ یاریدەدەری وەزیری دەرەوە کۆبوومەوە لەگەڵ هەمویان هەموو ڕێیەکە ئەوە بوو ئێمە وتمان باشە شتێکمان پێ بڵێن لەو بارەیەوە ئیعلانی کەن زەمانەت بدەن دوای ئەوە ئێمە دژی نابین یان پشتیوانی ئەەکەین بەڕاستی بەدڵیان بوو بەڵام تا ئێستا هیچ دەرنەچوو وەڵامێک نییە باشە دکتۆر هەر بە نسبەت ڕفرەندەمەوە ئەم شاندەی سەردانی بەغای کردووە لە بەرەوەی من کاتم ئیتر تقریبان سێ خولەکێکم ماوە بۆیە هەوڵەدەم پرسیاری خێرا بکەم وەڵامی کورد وەرگرمەوە ئەم شاندەی سەردانی بەغای کردووە ئەبێت چی لە ئەولەویەتی دانوستانەکانیان ئەبێت لەگەڵ حکوومەتی عێراقی و بەرپرسەکان بێ من بەڕێی من دووشت یەکەم ڕەفرەندەم لە کاتی خۆیان ئەکرێت دووهەم ئێمە لە دوای ڕەفرەندەم ئەکەوینە گفتوگۆ لەگەڵ ئێوە لەسەر مەسەلە گرنگەکان کەرکووک لە پێش هەموو شوێنەکان یعنی مادەی 140 شوێنەکانی تریش و دوای ئەچیتە سەر مۆزوعی موچە تا ئەو ماوەیە کەوا ئەگەینە نەتیجە و بەڕاستی کاتی دانوستان نیش لەگەڵ بەغدایە من بەڕێی من پاش گفتوگویەکی باش لەگەڵ یەکتری ئەبێ دیاری بکرێ هەتاکەی تۆ ئەگەر وەکو مادەی 140 لێ بێت 12 ساڵ و 8 مانگ پێی بچێ وەختە خەڵک پێوابێت تازە بە تازە جەنابی عبادی تەلەفۆنی بۆ تۆ کردو و توێتی داوای پێشکەشکن بۆ چالاکردنی مادەی 140 لە مانگی 4 ینی تۆ جەخت لەسەر واکیتەوە کە نابێت مساومە لەسەر دواخستنی ڕیفراندۆم کەن بە هیچ شێوەیەک من بەڕێی من بە ئەمریکا و بە بەریتانی من سەفەری بەریتانیش لێرە لەلام بوو لە کەرکووک ئاینی شتم لەویش داوا کرد لەگەڵ هەموو ئەوانەی لەگەڵی بووینە و برادرانیش ئەزانن باش شتێکمان پێ بڵێن قەی ناکە بەڵام هەروە دوای خەی من بەڕێی من ئەوە گەورەترین خەتەرە لەسەر میلەتی ئێمە ئەوە دەنگی ناحەزانمان زاڵ ئەکا بەسەرمانە جارێکی تر ئەجا وڵاتەکان ئەبێ بە منافەسە لە بینیانە تورکیاڵێ من تونتر بووم ئێرانەڵێ من تونتر بووم عباریەڵێ نا من تون بووم بۆ هەڵبەتی هەڵبژاردنیش بەکارێ ئەی تەبعاً ئەمە ئەوەشی تایە ئەم دکتۆر بە پێی داتایەکی فەرمی کە من لە تویتەر دوێنێ بەرچاوم کەوت لە نیسانی 2016 بۆ ئازاری 2017 زیاتر لە 16,000 هاوڵاتی مەدەنی لە عێراق کوژراون بەهۆی تند و تیژیەوە لەم عێراقا بوار بۆ مانەوە ماوە بوار بۆ ماوە کورد لەم ژینگەیە گەشە بکات مەلک فەیسەڵ کە بوو بە مەلک کاغەزێکی بۆ پێرسی کۆکس نووسی فەیسەڵی یەکەم ئەڵێ تۆ وڵاتێکە داوە بە من کەس هەست ناکە خەڵکی ئەم وڵاتەیە کورد ئەڵێ کوردم و شیعە ئەڵێ شیعەم و سونە ئەڵێ سونەم جا من لە 2005 کاڵ بژاردنەکان کرا هێشتا ئیدارەی بوش
چکە لە 2000 هەر ئیدارەی بوش بوو. کۆڵن پاوڵ لە USIP US Institute of Peace ئەوەی منەظەمەیەکی ناسراوە لەوێ باسی هەڵبژاردنێ کرد چۆن زەروریە بکرێ و ئەمانە بکرێت. منیش دەسم هەڵبڕی ئەوەی واشتەکەی بەڕێوە بە دانیێل سەروەر ئەیناسیم وتی پرسیارەکەی منی وەرگرت بە وەزیری دەرەوەی ئەمریکا کوتم جەنابی وەزیر حەزەکەم یەکشت بڵێم ئێوە زۆر حەزەکەن ئەم هەڵبژاردنە بێ بەڵام ئەوەی ئێوە ئەتانەوێ ڕوو نادات. سونە دەنگ بە یەکێکە دەن وەکو بن لادن، شیعە دەنگ بە خۆیانەدەن تێگەیشت وتم کوردیش دەنگ بە کورد دەدات. ئەمەی ئێوە ئەتانەوێ و ئەزانن هەمووی تێکەڵە بێ و وەکو ئەمریکا کە پێڵێ ملتینگ پات یعنی منجەڵی توانەوە هەموو کەستیایەتوێتەوە لە عێراق هەر ڕوو نادا و دوای ئەوە بەڕاستی تەسەڕف و هەڵس و کەوتی حکوومەتیش بەم شێوەیە نەبووە. ئەگینا بۆچی سونە ڕاستە لە پێشە خۆیان هەڵەیان و دژی فیدراڵیەت بوون و دژی ئەو شتانە بوون. ئێستا ئەیانەوێ مەسەلەن ببن بە هەرێم محافظەیەکە بێت بە هەرێم حکوومەت دژێتی من یعنی بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق خۆی ئەوە دژێتی ڕێز وزرای پێشتر دژی بووە بۆ زۆر ڕوونە هەموو دژی. کاتم تەواو بۆ بەڵام مەبەست من پرسیارە بکەم لەبەروی لە زۆر جێگا باست کردو بۆیە ینی زۆر لەسەری نەوەستین مەترسی مانەوەی داعش و دواخستنی کۆنتترۆلکردنەوەی حەویجە و داخۆق و ئەو ینی ئەوانەی کە داعشی لێیە لە ئێستاە چییە؟ وەڵی مەترسی ینی هەرەکی جارێ ئەو وەزعی ئینسانیەیە 30,000 خێزانی خەڵکی حەویجە لە ئاو لە ماڵ و مڵک و جێی خۆیان بێبەش بوون ئەمە کارسەیەکی ئینسانیە بەڕاستی. دووهەم داعش جارێکیتر ناتوانێت بێتەوە کەرکوو بگری و ئەم شتانە بکە بەڵام ئەو حەملە بچوو بچووکانە ئاکا وەکو ڕۆژە کە ئێمە لە داخۆق بووین ڕۆژە پێشەوە کردی و دوای ئەو ئاینی ڕۆژی دوای ئەوەی ئێمە لەوێ دەچین یەکسەر کردیان بەم جۆرە کاراناکە بەڵام بۆ حەویجە ئازاد نەکرێت بۆچی ئەو خەڵکە نەگەڕێتەوە بۆچی داعش بنبەر نەکرێت و قەست دو ئاخرێ دکتۆر من نازانم بە ئەم خستەیاننا حەویجە شوێنێکی زۆر گرنگی تێرۆریستان بووە لە دوای 2023 لە هەموو شوێنێک چالاکتر بووە لەوانە بیانەوێت تۆڵی لێبسەنەوە. بەڵێ دیارە گفتوگۆ لەگەڵ جەنابتان و باسەکان لەگەڵ جەنابتان تاو نابن بەڵام پابندی کاتین. دکتۆر نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ کاتی بە ئێمە دەبن هەرژین. بەڵێ بینەرانی ئەزیز ئەوەی بینیتان گفتوگۆیەک بوو لەگەڵ جەنابی پارێزگار سپاس بۆ کاتی کە بە ئێمەی بەخشی سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون. ڕێزی یادگار فایق و تەواوی ستافەکەم لە شاری کەرکووک و لە شاری هەولێر قبوڵ بکەن و هەروە لە شاری سلێمانیش تا بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم هەر بژین دکتۆرمان دوونەبن.